ئازیزانی ئێمە وەکو لە دەستپێکی پرۆگرام و ئاماژەمان پێکرد ئەمڕۆ 37 ساڵ تێپەڕە بێت بەسەر جینۆسایدی ئەنفالە و چەندین بابەت و توێژینەوە و کتێب و تەنانەت فیلمی سینەمایی و زۆرترین بابەتەکان لەسەر ئەنفال بەرهەم هاتوون، بەڵام بەوتەی بەشێک لە پسپۆران و شارەزانی بوارەکە ئەمانە هێشتا کەمن لە بڕی بە هەزاران چیرۆکی تراژیدیا و هەزاران بابەتی تر هەیە کە بێ بنووسرێنەوە دۆکۆمنت بکرێن بۆ ئەوەی کە بۆ مێژوو بمێننەوە. دیارە لە ئێستای خەم و ئازارەکانی 1988 دووەمین چاپی 5 گوڵاڵە سوورەی شەیدانی کیمیابارانی سێوسێنانەکە لایەن زۆر بەڕێز عەزیز محەممەد کەریم قەرەداخیەوە نووسراون گفتوگۆکەین لەسەر کتێبەکە و هەروەها ناوەڕۆکی کتێبەکەش. مامۆستاگیان زۆر بەخێراتی سلااو لێ ببیانی باش. زۆر سوپاس. مامۆستاگیان بە دەستپێک باس لە خەم و ئازارەکانی ساڵی 1900 بە چاوان خەم و ئازارەکانی ساڵی 1988 ئەمە دووەم چاپی ئەم کتێبەیە. بەڵێ دووەم چاپێتی چاپی یەکەمی بەڵێ دووەم چاپێتی چاپی یەکەمی 2000 کتێب بوو لەسەر گیرفانی خۆم بە بوون و نەبوونی گیرفانی خۆم چاپم کرد. مامۆستا بەختیاری مەڵبەند ڕاگەیاندن دیزاینی بۆ کردم لەسەر گیرفانی خۆم چاپم کرد و بە هەموو یادەکانە بەخشیمەوە بە مامۆستا ناوەڕۆکەکەی باس لە چیەکە؟ ناوەڕۆکێم کتێبە باس لە چیەکات؟ باسی هێشوهازارەکانی ساڵی 1970 بە تایبەتی بە گشتیش باسی هەموو کوردستانەکە هێشوهازارەکانیان. چ شتێکی ئەنفالیتیایە مامۆستا کتێبەکە؟ چ چیرۆکێکی ئەنفالیتیایە؟ عەرز بکەم نیوەی بگرە نیوەی ئەنفالە، نیوەی کیمیابارانە، نیوەی کۆڕەوە، نیوەی شەهیدی سەنگەرە، نیوەی شەهیدی خنکاوە، نیوەی هەموو هێشوهازارە وەی ترەوە هێشوهازاری لێت کێوە نییە کە بڵێ وەڵایی تایبەتە بە یەک شتەوە شەخسی نییە، هەموو هێشوهازاری کورد و کوردستانە بەگشتی. باشە مامۆستاگیان ئەم وێنەی هەڵت بژاردووە بۆ بەرگی کتێبەکەت و نامنیشانی کتێبەکەشت 5 گوڵاڵە سوورەی شەیدانی کیمیابارانی سێوسێنان گەر باسی چیرۆکەمان بۆ بکەیت. بڵێ ئەو تیرۆکە بەڕاستی ئێمە وەکو شتێک کە بتوانین هەرچەند بەرنامەکەیەوە کەمە بەس ئەوە بە سعات و 2 ساعات تەواو نابێ بەس من کورتەیەکی ئێمە کە وەکو خەڵکی لادیەکان لەوێ بووین لە پڕ بوو ئەمە لەگەڵ پێشمەرگە و لەگەڵ گیان لەسەر دەستەکانی کورد و کوردستانە تێکەڵ بووین. ئەوان میوانی ئێمە بوون، ئێمەش خزمەتی ئەوانمانە کرد. لە پڕی ئێوارەیەک ئینسان ناتوانێت قورگی پڕە بێ لە گریان باسی کە ئەو شەهیدانەی سێوسێنان ئەو کۆمەڵە گوڵاڵە سوورە ئەو کۆمەڵە گوڵاڵە سوورە بەگاڵتە باز ناکرێ. من ناتوانم ئیسە بتوانم باسی کەم، بەڵام ئێوارەیەک بوو ئێمە چوین خەڵکی دیەکانی دەور و پشتی سێوسێنان کە گرمەکەمان گوێ لێ بوو ئەوسا تەلەفۆن و ئەم شتانە نەبوو. تەلەفۆن و ئەم شتانە نەبوو ئینسان خەبەری بەنێو بچێ بە هانایەنەوە خەبەردارێ خەبەریەدا خەبەریاندا بە گوندەکانی چواردەوری سێوسێنان وەکو مەسۆیی و وەکو عەلیاوا و بەلەکجار و مەڵبەند لە بەلەکجار بوو وەکو بەڵخە و ئەستێڵی سەر و کۆشتی خوار و ئەمانە چوین بە هانایەنەوە. بەڕاستی مەرگەسات بوو ئەوەی کە ئێمە بینیمان کەس نەیبینێ، چونکە ئێمە کە چوین ئەبوایە خۆی شو دەمام کردایە نەتەتوانی دەستبەری بۆ جەنازەکان. بەڕاستی ئەو ڕۆژە کە چوینە سەریان نەمانتوانی کۆیان بکەینەوە. بەڕاستی جەنازە بە دەست هەڵ ناگیرێ، بەڕاستی تۆ لە خەم و خەفەت و گریانە ناتوانی ئەمجا هەم خەمی خۆتە کە کیمیاەکە لێو نەدا. بەڕاستی باوکی ئەو کۆمەڵە شەیدەی کە من کردمە بە دەستپێکی کتێبەکەم ئەوە 5 گوڵاڵە سوورەن باوکیان کە عوبێتی ناوە خەڵکی سێوسێنانە. بەڕاستی ئەویش خۆشی کیمیاوی لێیدا بوو 2 بەرمیل ئاومان کرد بە سەریا. بەڕاستی هاوکارەکانم دوای تەراکتۆرمان برد و کۆمان کردنەوە هاوردمان بۆ کۆشک و ئەستێڵی سەر و بەجلەکانی خۆیانەوە ناشتمانن تەسلیممان بە خاک کردن. بەڵام ئەمە هەروە بە بەسیتی نییە، ئەمە بەجلەکانی خۆیانەوە ئەمجا ئەگەڕێتەوە بۆ چەند ساڵێ دوایی کە ئێمە جەنازەکانمان دەرهێنا. ئەتوانم باسیکەم فەرموو مامۆستاگیان فەرموو. کە جەنازەکانمان دەرهێنا بە تاریخەکە ەزانم 27/95 بوو. 27/95 جەنازەکانمان دەرهێنا بردمان بۆ مەزاری شەیدانی سێوسێنان لە سێوسێنان. بەڕاستی کارە سات بوو.
بەڕاستی ناتوانم بیڵێم، ناتوانم لە شوێنێکی ڕاقی وەکو لای خزمەتی جەنابتانان بیڵێم. بەڕاستی هەموو کوردستانە گریا، بەڕاستی هەموو گوندەکانە گریان، بەڕاستی کەسوکاری شەهیدان هەموو گریا. کەسوکاری خۆشەویستم بەیانی زوو لە خەو هەستان، دڵ پڕ لە خەم و پەژارە و چاو بە گریان. دەستیاندا پاچ و خاکە ناز هاتنە دەرێ، بۆ کۆشک و ئەستێڵی سەر و تەشریف بەرێ. دوو مەکینە ڕاوەستا بوو لە دەوری شین و واوەیلا بوو، ئەی کەس و کار و خزمانم وەرن بۆ سەر گۆڕستانم، ببینن حاڵ و ئەحواڵمان، بیکەن یادی ساڵە و ساڵمان. سعات هەشتی پێش نیوەڕۆ لە ئەستێڵی پڵنگ و هەڵۆ، بە یەک جار کەس و کارەکەم هاتنە سەر گوێی مەزارەکەم. هەر سێ و چوارێ لەسەر قەبرێ دەریان هێناین بە بێسەبرێ. لێرە دایکی کەژاڵ نووسراوە، دایکی کەژاڵ وتی کاک عەزیز تۆ ئەبینم زۆر دیقەتە دەی بەم لاولا، کەژاڵی من بە جلەکانی خۆی وەجلی بووکێنیە، تەسلیم کراوە ئاڵتونەکان لە باڵیا بۆ ئەڵێن ئاڵتون ناڕزێ، تخوا ناگریم و هیچ ناکەم، بەڵام تو خوا بزانە ئاڵتونەکانی ماوە، قەی ناخۆی نەماوە، بەس وەڵی من حاڵەکاتێ بەسەرمانایەکە کە بەڕاستی ئێوە ئاچکەم و خۆشم ئاچکەم، تۆ نووسینی خۆ بنووسە و لەبەری کە بەس تخوا بزانن ئاڵتونەکان ماوە. هەر سێ و چوارێ لەسەر قەبرێ دەریان هێناین بە بێسەبرێ، بە یەسقانی باڵ وەک شمشاڵ نامناسیتەوە ئەیدایە، من کەژاڵی کەژاوەکەم جلی کوردیم لە بەردایە. بمبینەدایە بمناسە یەسقانی تێکەڵ بە خۆڵم، بمبەرەوە من دێمەوە بۆ ماڵەکەی چۆڵ و هۆڵم. شڕە و شاتاڵەکەی بەرمان لەگەڵ یەسقانی ڕزیوە، ئەنجامی کیمیابارانە گەردەلوو لە کەس نەیدیوە. لەلایە قرچەی گەرمایە لەلایە شین و گریانە، زرمەی پاچە تەقەی بێڵە گرمەیە حەفرە لێدانە. 84 شەهیدی داماو لە کیمیاباراندا خنکاو، جەنازە مشتێ ئێسقانە لە تورەکەیەکی خامە، لەسەر دچمان بەڕێکەوتین لە سیمینارێ بێتامە. لەبەر ئەسێڵ ڕاوەستا بوو لۆری بۆ سەر مەزارەکە، شەهید دەڵێ من شەهیدم، شەهید سەر ناکەوێ لۆری چەولم بارەکە. کۆشکی خوار و هاتین هاتین ئێمە شەهیدی وڵاتین، ئێمە خەڵکی سێوسێنانین، چەند ساڵە لاتان میوانین. کۆشکی خواروو هێلانەیە کوڕی ڕۆژی تنگانەیە، زەردەخەنەیەک دەمگرێ بابش گیان کە تۆ بینم، دایە گیان من شەهیدم شەهیدم، قەت مەکە گریان و شینم. لەسەر قەبری 6 منداڵم ئاوڕێکم داوە کە عوبێد دای باوکی ئەو مناڵانە لەسەر قەبری منداڵەکانی وەک تاوی باران فرمێسکە هاتە خوار و بە چاویە. منیش چووم بۆ لای لەسەر قەبری 6 منداڵم وەک مقەبار ڕاوەستاوم، وەک تاوی بارانی بەهار فرمێسکە ڕوا لە چاوم. چاوەڕێی شڕە و شاتاڵم لە قەبرەکەدا بیبینم، بیگرم لە ئامێز ماچی کە مەرحەبا کوڕی شیرینم. بۆ خۆم بگریم یا بۆ ئێوە یا بۆ ئەم حاڵە پەشێوە، دایکی شەهید پێکۆ دەگرین بۆ تایەر و فەریق و زەیدان، بۆ کۆرپەکانی کاعوبێت گشت شەهیدانی سێوسێنان. بەڕێکەون بەڕێکەون بۆ مەزاری شەهیدان، کۆچی شەهیدەکانمانە گەڕایەوە بۆ سێوسێنان، گەڕایەوە بۆ سێوسێنان. دەستەکانی خۆش بێ مامۆستاگیان. مامۆستا لە نێو کتێبەکەیە کۆمەڵێک وێنەی زۆر ئەبینین، وێنەکان چۆن کۆکرانەوە؟ وێنەکان بەڕاستی بچی بۆ وێنەی شەهیدێکی کیمیاباران لە کیمیاباراندا خنکا بێ گرنگە داوای بکەی. بەڕاستی بە هەمێتەوە داوام کرد، بە گریانەوە داوام کرد. هەر کەسە و لە ماڵی خۆی ڕسمێکی پێدام و منیش توانیم کۆی بکەمەوە و توانیم بەوەی کە خۆم توانیمە لەو کتێبا بینوسم کۆم کردوتەوە و نووسیمە و ئەوەیە کە لەبەردەستی جەناوتانەیە. دەست خۆش مامۆستاگیان. تۆ لە ناو کتێبەکەیە چەند چیرۆکێک کۆ کردوتەوە، یەکێک لەو چیرۆکاناڵە بۆ زانینێک بۆ خوێندکارانی سەرەتایی 1992. جا من بخوێنمەوە کورتەیەکی یان وەڵا
حەزەکەم کاتەکە بەزایە نەدەین چونکە من شیعرێکی قەرەداخمەی ئەو ڕۆژەی کە ئەنفال کرا لە ناو تۆز و دووکەڵ و خەمە ئەمەی کە سەرنجی منی ڕاکێشامە بۆ منداڵان هەمووی سەرنج و ڕاکێشێ قوربان کە بچنەوە بۆ ناو گوندەکان ئەوە دەدیخۆنەرەوە بەس کاتم بەرێ من ئەو زۆر بە کورتی کوڕ و کچە جوانەکانم وەرن بچینەوە بۆ لادێ با مەرگەساتی هەشتا لە هەمومان عاجز نەبێ هاتینەوە بۆ گوندەکەی جێگەی باو باپیرانمان بۆ سەردانی شەهیدانی ئەنفال و کیمیاباران ڕەز و باخەکان سوتا بوون ماڵەکانی شتێک درابوو سەروەت و ماڵ بەجێما بوو بە تاڵان هەمووی برابوو ئەمانەمە کورتەیەکێتی زۆر زیاتر بە تەپاس لە داوەتێ و زۆر بە جوانی نووسراوەتەوە ئەوەی کە باست لێوە کرد بە ڕێسانەوەی قەرەداخ ئەگەر جومان لێی بێ سوپاس دەکەین. بەڵێ قوربان ئێمە لە قەرەداخ نەک هەر قەرەداخ و نەک هەر گوندەکانی ئێمە وەکو عەرزم کردی لە سەرەتاوە ئێمە تێکەڵ بووین لەگەڵ پێشمەرگە بەڕاستی پێشمەرگە میوانمان بوو گیان لەسەر دەستەکان بە قوربانی پێشمەرگە بم پێشمەرگە سەرەتاییەکان لەگەڵ ئێمە بوون کە ئێمە و کارەساتەمان بەسەر هات و کە ڕامان کرد و هاتینەوە کەسێک ساحێبی هیچ بیرۆکەیەک نەبوو بڵێ وەڵاهی من بیرۆکەیەکم لە پێشەوە یا ئەچم بۆ سلێمانی یا ئەچم بۆ دەربەنیخان یا ئەچم بۆ گەرمیان هەر کەسە و لە لای خۆیەوە بەلایەکە ڕۆی بەڕاستی منیش چوون بە دوای دایک و باوکما گەڕام دایک و باوکم نەدۆزیەوە دایک و باوکم بە گریانەوە سواری گوێرێژێ بوون لەسەر گڵە زەردە بە قوربانی گڵە زەردە و خاکی قەرەداغ بم سڵاو لە هەموو قەرەداغ سڵاو لە هەموو کەسوکاری ئەنفال سڵاو لە هەموو گوندەکانی کوردستان سڵاو لە پێشمەرگە بژی پێشمەرگە بژی کوردستان منیش بەڕاستی لە ناو دووکەڵ و لە ناو ئێش و ئازارە توانیم ئەم شیعرە بەدەم ڕێوە بڵێم ئەو قەرەداخەی شاخەکانی ئەستورە جنوبی دەربەنیخانە و شیمالی شارە زورە بە تورکی قەرەداخە بە زەردیاوا مەیشورە گیرۆدەی غازی خەردەلە و بە خوێن میلەتەکەی سوورە ئێسقانی میلەت ئەسووتێ وەک خەڵوزی بنی کوورە نۆکەری بێگانە ناکەین و دەست بەسینە قوربانگیان لێمان ببوورە بفرۆشرێن بدرێن بە پارە و بین بە قوربانی سەبورە مێز و کورسی بۆ یەکێکە تەرازوی عەدلی لەسەر بێ نەک وەکو ئێمە ئاوارە میلەت ئاوا دەربە دەربێ قەرەداغ وا ئەسووتێ دووکەڵ گرتوێتی سەری فەقیر و هەژار ئەنفالەکەن کونە مشک بووە بە قەیسەری چی شەل و کوێرە جێ ماوە لە ماڵە هەڵک ڕووزاوە خانووە ڕووخێ بە سەریا شڕە ئەسووتێ لە بەریا ئەوە حاڵی ئەمە بوو ئەو شەوە فای ئێوە بوو. دەست خۆش بێ مامۆستا عەزیزگیان. مامۆستاگیان هیچ شتێکی تر هەیە لەو مێژووە کە لە نێو کتێبەکە جێ نەبوو بێتەوە بتەوێت چاپێکی تر بکەیت یاخود چەندین شعری تر نووسینی تر تێکستی تر بنووسی لە ئایندەیە؟ ئەمەنە هەیە ناتوانی باسی کەی ناتوانی بیڵێی بەڕاستی من ئەگەر بڵێم لە مناڵیمەوە خەریکی کۆکردنەوەم لە سەنگەری پێشمەرگەوە سەنگەری پێشمەرگا وسا هیچ پەیوەندیە نەبوو ئیلا ئێمە بە مناڵیە چوین مەلاعیب و شت نەبوو یاری پێ بکەین ئێمە قەباخی دوای پێشمەرگە گیان لەسەر دەستەکانی کوردستان یاریمانە کرد ئەو شەڕەکە کرا لەگەڵ حکومەتی بەعسی گۆڕ بە گۆڕا ئێمە چوینە سەنگەرەکانەوە سەنگەریان بەبەرد کردبوو لە دوای ئەوانەوە ئەی هەر یەکێ بەلایەکە ڕایە کرد ئەی وەڵاوە دوو قەباخە بڕنەوی ئەڵمانی قەباخی ساخ ئەمان دۆزیەوە لەسەر تاوێرەکان تەختە تاوێرەکان یادگاریمان پێنووسی من یەکێکم لەوانە کە ئەو یادگاریانەم نووسیوە بەڕاستی ئەوە سەرەتای نووسینەکانمان لە مناڵیوە تا ئیسە تۆشت کۆکەیتەوە ئێش و ئازاری کوردستان مەدرسەیەکی گەورەیە خۆمە قوتابخانەیەکی بچووک نییە هێلانەی زانستە هێلانەی زانستە ئەگەر قەڵەمیش نەبێ لەگەڵ ئەم قەڵەمە نەبوو ئەو ساکاتی ئێمە بە مناڵی ئێمە بە
بەردە چەخماخەمان نووسی بە قەواخەمان نووسی شتمان لای کار و بەرق و حیوان و ڕانە نووسی شتمانە نووسی بەڕاستی لەو ساوە من شت کۆکەمەوە تا ئیسا نە کتێب تەحملەکە نە باخەڵ تەحملەکە نە کەسێکی ژێ بەدەمە بۆم چاپکە بەڕاستی شت زۆرە نەک لای من لای هەزارانی وەکو من ئەو خەڵکە داماوە قورب بەسەرەی دێهاتەکانی کوردستان هەمووی شاعیرە هەمووی نووسەرە هەمووی هێش و ئازاری چەشتووە وەکو من نمونەیەکی بچووکم من چی من هیچ نیم من زانکۆم تەواو نەکردووە من زانکۆی کوردستانم تەواو کردووە من زانکۆی ئەو ئێش و ئازارم تەواو کردووە کە ئەو کتێبانم توانیەوە کۆ بکەم. باشە مامۆستا عەزیز بەڕێستان شاید حاڵی تەواوی ڕووداوەکانن گێڕانەوەیەکتان کردووە بۆ هەندێک لەو ڕووداوانەی کە بەسەر گەلی کووردا هاتووە لە ساڵانی ڕابردووە چی بە کەسانێکڵی کە ئێستا خۆزگە بە سەردەمی بەعسە خوازن کاڵێ خۆزگەمان بە سەردەمی بەعس خۆزگە ئەم ڕۆژەمان نەدیایە بەڕاستی تۆ ژوانیت چی بۆ کەسانە ئەو ئازاری کە ئێوە بینیتانە بەڕاستی ئەمنەوەیە نەمان دیوە بەعرز بکەم ئاخر بۆیە مێژوو گرنگە کتێبی مێژوو نووسینی مێژوو گرنگە بۆنەوەی داهاتوو کە وەکو تۆ خۆ ئاماژە و پێکرد شتێکم نووسی بێ هەزاران شتی وام نووسیوە لەو کتێبانە ئەو کتێبانە لەو لەعب نین ئەو کتێبانە مێژوون ئەو کتێبانە ئێمە نووسیمانە بۆنەوەی داهاتوو نووسیمانە مەعەلئەسەف داخی گرانم نەوەی داهاتوو بە مۆبایل و خەریکە بە یاری خەریکە من داوایان لێ یەکەم لەم کەناڵیەوە سپاسی ئەو کەسەکەم ئەو گەنجە ئەو مناڵە کە تو خوا مۆبایلەکە و دانێ کتێبێ بخوێنەرەوە تو خوا مێژوویە بخوێنەرەوە با تێبگەی لە ئێش و ئازاری کوردستان تخوا با تێبگەی جنێوماندا تو خوا لە گەورە و لە بچووک و لە مناڵ لە هەموو کەسێ داواکارم جنێو نەدا جنێو بە چیە دەی بە خۆت جنێودان بە خۆت پەشیمانی لە دوایە ئەوەیە داوای من بۆ نەوەی داهاتوو کە کتێب خوێنێتەوە نەوەی داهاتوو ئیسا لەو لەعبەکە بە مۆبایل حەقی لەو لەعبنی حەقە مێژوو بخوێنێتەوە کە مێژوو خۆندەوە ئالوودەیە بی کە ئالوودەی بوو تێگەی کە تێگەیشتی ئیشی بۆکەی لەسەریە نووسی ئەوەی کە نەوەی سەزانێ ئێمە نەمانزانی و ئامێرمان نەبووە مۆبایلمان نەبووە کامیرەمان نەبووە هیچمان نەبووە ئەوەی نووسی بێتمان لەسەر تەختە تاوێرە نووسیمانە بۆ نموناڵێم کە بایع تەوزیع کرا من هاتمە قەراخ کاکزایر بایعمان بۆ ڕێزم هەیە ئەمری خوای کردووە 100 جار خوا عافوی کە ناوی باوکی نازانم میسە پێشکەشتان کەم کاکزایر وتی کاکە تۆ بینم بە دوای ئایفۆن ڕاگەڕێ بە دوای شتێک ئاگەڕێ شتی لەسەر بنووسی بەوخوا بایعەکەی من ئەسڵەکەی لێ یەکەمەوە ئەو لایتری ئایفۆڕێکە بەخەڵ ئەمە بێت بەڕاستی سەر نەمتوانی بێنمی بەڕاستی ئەمەنەی ئایفۆردا پێم من هەتا ئیسەش نووسینەکان لەسەرەوەیە بەدەست نووس دوای ئەیخەمە تای بۆ ڕایە کێشم و چاپیەکەم ئەوەیە داوای من بۆ خوێنەر و بۆ نەوەی داهاتوو بەڕاستی نەوەی داهاتوو گوناحتان نەگایەمە بەم هەموو ئێش و ئازارە هاوردمان تەسلیمی ئێوەمان کرد بەڕاستی من ناتوانم سەر لەبەر ئێش و ئازاری دەشی خۆم هەموو شتەکان بەیان کەم بەڵام ئەوەی لە کتێبەکانمان نووسیومە بەخوا لەو لەعبم نەنووسیوە بەخوا ئێش و ئازارم نووسیوە هەمووی زووخاوی لێتکی ئەو کتێبانەی من ڕێزم هەیە بۆ ئێوە. مامۆستا عەزیز دەستەکانە خۆش بێت ئەمێ پرسیاری ئەوە بکەم کە چیرۆکی زۆر لە لای تۆن لەوچێت بە سەدان چیرۆکی کاریگەر لە لای تۆ هەبن چ چیرۆکێک هەیە کە هیچ کاتێک بیرت ناچێتەوە؟ ئەڵم چ چیرۆکێک هەیە کە تاوەکو ئێستا لە لای تۆ هەر کاریگەر و هیچ کاتێ بیرە ناچێتەوە؟ ئەو کاتە بیرم ناچێتەوە کە مقابلەی دایکێکم کرد کە وەکو برا بەڕێزەم وتمەویش بەڕاستی کاتەکە کەمە ناتوانین بیخوێنینەوە دایکێک مقابلەم کرد هیچیان نەبوو چوون بۆ ماڵیان مناڵەکان لە دەوری دانیشت بوون مناڵ ئینسان کە برسی بوو گەورەیش هەر تۆ خۆی هین ناکە گەورەیش هەر پەلاتیقەی خواردنیەکە مقابلەم کرد دایکێکی مێرد ئەنفالی خێزاندار خەڵکی کانی هەنجیری بناری شاخی شارە زوورە مقابلەم کرد دایکەکە توانی ئامێرێ بۆ ڕسمی بگرم
نەتوانیم هیچ شتێ بەکار بێنم تا ئیسە لە خزمەتی جەنابتانە بتوان ڕسمی بگرن لەگەڵ یادانیشتم و کردم بە شیعرێ کردم بە گریانی دایکێکی مێرد ئەنفالی خێزاندار ڕۆڵە گیانوەرن دانیشن لە گوێ ئاگری سارد و سڕ چاوتان لە خەونێن بخەون گەورە و بچ و کچ و کوڕ دایە گیان برسیمانە چیمان هەیە بیخۆین دایە ئەم گریانە گەرمە چییە بۆ ئەم ڕسمە لە ملتایە ڕۆڵە گیان ڕسمی باوکتە ئەنفالی کوردستانە پاداشی شەهیدانە گرمەیەم گولە تۆپانە دایە گیان باوکمان هەیە بۆ پێمانەڵێن هەتیوە بۆ ڕەش و ڕوت و دوور دەست کورتین باوکی خۆمانمان نەدیوە ڕۆڵە باوکتان گیرایەوەی داوەتە دەستی من مەسیری خۆمە فەوتێنم تا پێتان خۆش نەبێ دوژمن ڕۆڵە ماڵمان لە لادێ بوو ئەهاتە ماڵمان پێشمەرگە چاخانە و مەدعەم بەلاش بووین بۆ ئەم کوڕە بە جەرگا تۆیانە کردە باوشیان ئەیان ودنەوەی دوا ڕۆژ بە هەر ساڵێ دەست چەکی گرت وەک ئێمە دوژمن کرۆژ بە وەک ئێمە ساحێب خەباتین تۆی شەروا بە کوڕی مامە چەند هەزار مەسەلەی ئاوا ڕۆڵە بە بەڵگە لە لامە ئەمە کورتەیەکی بوو ئەو دوور و درێژە ناتوانم هەمووی بڵێن لەبەر کات خامەتە جوان بێ مامۆستاگیان سپاس بۆ بەشداریکردن و سپاس بۆ ئامادەبوونە من هەڵقا بە حیاتم ماندوو نابوو یاخوا هەر ماندوو نەبێ مەگەر گیانم تیا نەمێنێ تەڕیم تیا نەمێنێ ئیمجا ماندووم چونکە ئەوی دەبێت تەسلیمی خاجیکەی ئەڕزێت و تەواوە بیت بۆ لای خۆی گەورە یاخوا ماندوو ئەینا من ماندوو نابم هەر لە ێسەوە تا دە ڕۆژی تر لەسەر ئەمە دانیشم پێمە بیڵێم ئێش و ئازارم پێ خامەتە جوان بێ مامۆستاگیان بە خێراتی گەورەت کردین تەمەندرێژ بیت سپاس بۆ هەموو یەش و ئازارەکانی ساڵی هەشتا سپاس بۆ کە سوکاری ئەنفال سپاس بۆ ئێوە و سپاس بۆ کەناڵەکەتان کە ئەو دەرفەتەتان بۆ من ڕەخسان کە بتوانم ئەو تۆزە باسکەم بەو تۆزە دوایی نایە بە کتێبەکانی من دوایی نایە بێگومان مامۆستاگیان تۆ هەموو کاتجێی شانازیت لە بەروی تەمەنی خۆتت بەخشیوە بە نووسین و بە کۆکردنەوەی ئازارەکانی جینۆسایدی ئەنفال کیمیابارانی هەڵەبجە و ئەو تاسە چیرۆکێکیشە بوو گێڕین و دڵی ئێمەشت بەرکرد یاخوا خامەت هەر جوان بێ مامۆستاگیان تەمەندرێژ بی و تەندروست باش بی هەر هەبی مامۆستاگیان زۆر بەخێر هاتی سپاس بۆ تۆ بەخێر بێت